پێویستە حکوومەتی هەرێم زۆر تەرکیز لەسەرەوە کە قوتابخانە حکوومیەکان بایەخێکی زۆر گرنگی پێ بدەن لە ڕووی بیناسازیەوە، لە ڕووی سیستەمی خوێندنەوە، لە ڕووی شێوازی ئیلقاکردنی ئەو وانانەی کە مامۆستایەکان دەیڵێنەوە، وارەوە دایک و باوکانیش پاڵپشت بە سیستەمی خوێندن و قوتابخانەیەکان هەوڵ بدەن لە ماڵەوە گەشە بە بواری گەشە بەلایانی پەروەردەی و گەشە بەلایانی دەرونی و گەشە لە بەلایانی عەقلانی و خوێندنی ئەو منداڵانە بدەن تاوەکو بێتە ئەوەی کە وەکو تاواکەرێک بۆ ئەرکە حکوومیەکان. هەر ئەوە نییە منداڵ بنێردرێتە قوتابخانە و برێن ئەوە لە کۆر ماڵی بۆوە دەبی ئاگاد لێبیتن و چاودێری بکەی و بزانی چ دەکا و چ ناکا لەوێن دەرێ و ئاگاد لێبی. دایک و باوک ئەوەیە کە مناڵەکان واز لە ئایپاد و ئەو شتانە بێنن لەبەر وەرزی خوێندن دێ کاتی خەو ئەوانش دەبێ هین کات تەرتیب کە لەبەر کاتی مەکتەبە وەرزی مەکتەب دەکرێتەوە. ئینجا خاڵانە زۆر گرنگە بێ دایک و باوک ئاگای لە مناڵەکانش بێت کە بڕوا بۆ مەکتەب ئاگای لێ بێت چییە کاچی ناکا منداڵانە. پێتەوێ دایک و باوک هەمیاوەری کار بن گەل زارۆکێن خۆ بۆ هەندێک و زارۆکێن وان بشێن خوێندنا خوب سەرکەفتیانە ببەنە سەر دوکو بزانن تو پشتێکی مازنە دگەلوی کو بشێتن خوێندنا خۆ بەرەف پێش ببێتن نە تەنێ لایەنی مادی بەڵکو لایەنی معنەویژی چونکی تو ڕێکن ڕێ نیشاندەرێک بێتن تو ڕێکێن زانستی نیشا بدەیت و بشێتن ئەف زارۆکە سەرکەویتن بە لایەنی مادی و معنەوی.